وتەیەک بە بۆنەی ساڵڕۆژی فەرمانی جەهادی خومەینی دژبە خەڵکی کوردستان. ئەمڕۆ پێنجشەممە 28 گەلاوێژ ساڵڕۆژی دەرکردنی فەرمانی جەهادی خومەینیە دژبە خەڵکی کوردستان. 42 ساڵ لەمەوبەر لە ڕۆژی 27 گەلاوێژدا خومەینی فەرمانی جەهادی بە هێزەکانی سپا و ئەرتەش و کومیتە و دار و دەستە جۆرا و جۆرە چەکدارەکانی خۆیدا تا لە هەموو لایەکەوە پەلاماری کوردستان بدەن و گڕوتینی شۆڕژگەڕانەی جەماوەرێکی مافخواز کە عەزمی خۆیان بۆ دیفاع لە دەستکەوتەکانیان جەزم کردبوو سەرکوت بکەن. بەڵام هێرش بۆ سەر کوردستان لە 28 گەلاوێژی ساڵی 58 ڕووداوێکی لە ناکاو نەبوو. لە ڕاستیدا بەشێک لە پرۆسەی سەرکوتکردنی شۆڕشی ئێران بوو. ئەم سیاسەتە لە یەکەم ساتەکانی بەدەسەڵات گەیشتنی ڕەوتی ئیسلامی لە دەستوری کاریاندا بوو. بەر لە هێرشی 28 گەلاوێژی 58 بۆ سەر کوردستان خوێندکارانی زانکۆکانیان سەرکوت کرد و بزوتنەوەی تۆرکەمەن سەحرایان خەڵتانی خوێن و ناڕزایەتی خەڵکی خوزستانیان سەرکوت کرد. کرێکارانی بەندەر ئەنزەلیان لە ئیسفەهان دایە بەر دەستڕێژی گولا. بەڵام کۆماری ئیسلامی بۆ سەرکوتکردن لە کوردستان پێویستی بە ئامادەکاریەکی زیاتر بوو. هەر بۆیە هێرش بۆ سەر کوردستان لە چاو هێرش بۆ سەر دەستکەوتی بەشەکانی دیکە خەڵکی ئێران بۆ ماوەیەک وەدوا کەوت. لە کۆتایی مانگی ڕەشەمەی ساڵی 1357 و لە دەستپێکی مانگی گوڵانی 58 لە شارەکانی مەهاباد و سنا بە دەستوری فەرماندەی پادگانەکانی ژێرفەرمانی ڕژیمی نوێ خەڵکیاندایە بەر دەستڕێژی گولا. لە مەهاباد 20 کەس بەهۆی تەقەی ئەم هێزانە و لە شاری سنەش نزیک بە 200 کەس بەهۆی تۆپباران گیانیان لەدەستدا. هەر ئەو کات ڕژیم توانی بووی بەشێک لە کۆنەپەرستانی ناوچەکەش لەگەڵ خۆی بخات. چەکدارکردنی فێئۆداڵ و عەشایر و ڕێخستنیان لە تەشکیلاتێکی کۆنەپەرستانە لە ژێرناوی شوڕای عەشایری کوردستان بەهێزکردنی جەریانی ئیسلامی بە ڕێبەری ئەحمەد موفتیزادە لە شاری سنا لە زومرەی ئەو هەوڵانە بوو. ڕۆژی 31 گوڵانی ساڵی 1358 شەڕی نێوان خەڵکی تورک و کوردیان لە شاری نەغەدە هەڵگیرساند و ژمارەیەک پاسداریان بە فەرمانی مەلا حەسەنی کۆنەپەرست بۆ کوشتن و دزینی ملک و ماڵی خەڵک ڕەوانە کرد. هەروەها پاسدارانی کۆماری ئیسلامی لە ڕۆژی 23 مانگی پوشپەڕ لە شاری مەریوان خەڵکیاندایە بەر دەستڕێژی گولە و بەهۆیەوە 24 کەس گیانیان لەدەستدا و 40 کەسی دیکەش بریندار بوون. هاوکات لە شاری سنەش بەهۆی تەقەی هێزەکانی ڕژیم چەند کەسی دیکە گیانیان بەخت کرد. سەرنجام لە درێژەی ئەم جەنایەتانەدا هەروەک چاوەڕوان دەکرا ڕۆژی 28 گەلاوێژ هێرشی نظامی بۆ سەر کوردستان دەستی پێکرد. هێزەکانی ڕژیم لە دوو میحوەری ورمێ و کامیارانەوە پەلاماریان هێنا بۆ سەر ناوچەکانی کوردستان. هەر ئەو کات کۆمەڵا بە بڵاوکردنەوەی بەیانیەیەک لە ژێرناوی گەلی کورد لە کوانووی تاقیکردنەوەدا بانگەوازی خەڵکی کوردستانیان کرد بۆ مقاومەتێکی هەمەلایانە لە دژی ڕژیمی ئیسلامی. لە وەڵام بەم بانگەوازەدا خەبات و خۆڕاگریەکی کەموێنە لە کوردستان کەوتەڕێ. ئەگەرچی مقاومەت لە هەموو بەرەکاندا گیان فیدایانە بوو، بەڵام لە یەکەم هەنگاودا ڕژیم توانی بە کەڵک وەرگرتن لە هێزی ئاسمانی و تۆپخانە کوردستان بگرێتەوە. زۆری نەخایان کە کۆماری ئیسلامی وەک ڕژیمێکی داگیرکەر و بێگانە کەوتە بەر هێرشی بەربڵاوی هێزی پێشمەرگە و هاوکات خۆپیشاندانی کۆمەڵانی خەڵک لە شارەکان دەستی پێکرد و دوای تێپەڕینی 3 مانگ هاوسەنگی هێز بە قازانجی خەڵک گۆڕا و ڕژیم ناچار بە پاشەکشە و ئاگربەست و هاتنە سەر مێزی وتووێژ بوو. گەڕانەوەی دووبارەی هێزی پێشمەرگەی ڕێکخراوە سیاسیەکان بۆ شارەکان و پێشوازی شکۆداری خەڵک و پەرەسەندنی چالاکی سیاسی و پێکاتنی شوڕا و ڕێکخراوەکان و هەروەها دەسەڵاتدارێتی خەڵک بەسەر چارەنووسی خۆی شکستی بە هێرشی کۆنەپەرستانەی 28 گەلاوێژی ساڵی 58 ڕژیم هێنا و بزوتنەوەی شۆڕژگەڕانەی کوردستانی بردە قۆناغێکی دیکە لە خەبات و خۆڕاگری. خەڵک بە تایبەت لاوان نوێترین شێوەکانی ڕێخستنی کۆمەلگایان بەکارهێنا و لە زێر شوێنی کوردستان بە شێوەیەکی سالم و دموکراتیک کۆمەلگایان ئیدارە دەکرد. ئەمنیەتی گەڕەکەکان بە یارمەتی خەڵک دابین دەکرا. بڵاوکردنەوەی خۆراک و باقی پێداویستیەکانی دیکەیان ڕێکخست. خزمەتگوزاری پزیشکی و دەرمانی دەستی بەکار کردەوە. مەدرسە و ئیدارەکانیان کردەوە و کێشە و گرفتی خەڵکیان چارەسەر دەکرد و
ئەخلاق و هەڵس و کەوتی ئینسانی لە هەموو بوارێکدا پەرەی پێدرا. لە ماوەی کەمتر لە 6 مانگدا کە کۆماری ئیسلامی خەریکی ئامادەکاری و خۆڕێخستن بۆ هێرشێکی دیکە بوو، کۆمەڵا سەرڕای بربەستەکانی سەرڕێگای هەوڵی دەدا بیرروڕای گشتی لە کوردستان بۆ ڕووبەڕوو بوونەوە لەگەڵ پەلامارێکی دیکەی حتمی ڕژیم ئامادە بکات. کۆماری ئیسلامی لە وتووێژێکی واقعی لەگەڵ هەیئەتی نوێنەرایەتی خەڵکی کوردستان خۆی دزێوە و بە مانۆڕی فریوکارانە لە هەوڵی وەرگرتنی دەرفەتی زیاتردا بوو. سەرنجام کاتێک ڕژیم ئامادەکاریەکانی کامڵ بوو، ڕێکەوتنی ئاگربەستی نایە ژێر پێ و لە مانگی خاکە لێوەی 1359 هێرشی دووبارەی خۆی بۆ سەر کوردستان ئەم جارەیان لە مەحوەری کامیاران سنەوە دەست پێ کرد. مقاومەتی خەڵکی کوردستان لە بەرامبەر هێرشی کۆماری ئیسلامیدا هەڵگری گەلێک دەرس و دەستکەوتەکە تا بە ئەمڕۆژ سەرمایەی بە نرخی کۆمەڵەیە لە خەباتێک کە بۆ وەدی هێنانی ئامانجەکانی بەڕەوڕوویەتی. خەڵکی کوردستان بۆ یەکەم جار دەسەڵاتدارەتی لە خوارەوە واتە دەسەڵاتدارەتی شوڕاییان تەجروبە کرد. ئازادی بێشەرت و مەرجی سیاسیان بەکردەوە دەرهێنا. جەماوەری کرێکار و زەحمەتکێشی ڕێکخراو لە ناو ڕیزەکانی کۆمەڵە پاژماوەکانی نیزامی فێئۆدالیان سڕێوە. ژنان لە ئاستێکی بەریندا هاتنە مەیدانی چالاکی، بەردی بناغەی پەروەردە و فێرکردنی پێشکەوت و دامەزرا. بۆ یەکەم جار خەڵک خۆی لە ژێرباری ستەم و هەڵاواردنی نەتەوەیدا نەدەبینی. ئەو خۆڕاگریەی کە لە بەرامبەر ڕژیمدا هاتە ئاراوە لە ڕاستی دیفاع لەو دەستکەوتانە بوو. ڕژیم بەردەوام خەریکی پیلانگێری بۆ ناکۆکینانەوە لە ناو ڕیزەکانی مقاومەتی خەڵکی کوردستاندا بوو. سیاسەتی دووربینانەی ڕێبەری کۆمەڵا ئەم پیلانگیریانەی بۆ ماوەیەک پوچەڵ کردەوە. هەر لەو سەردەمەدا هەیئەتی نوێنەرایەتی گەلی کورد بە بەشداری هێزەکانی چالاک لە بزوتنەوەی مقاومەتی خەڵکی کوردستاندا پێک هاتوو بە شێوەی نێوبەرەیی یەکگرتوویی خەڵکی کوردستانی لە بەرامبەر دەوڵەتی ناوەندیدا دابین کرد و بەڕێوەبردننی سەرتاسەری کار و باری کوردستانی بەدەستەوە گرت. بانگەوازی پێکێنانی شوڕای شاری سنا، ئەنجامدانی هەڵبژاردننی دموکراتیک و قبولکردنی ئاکامەکانی، داڕشتنی بنەماکانی وتوێژ لەگەڵ دوژمن و پەرەپێدانی کولتور و سیاسەتی ڕاهێن لەم بوارەدا. بەشداریکردن لە هەڵبژاردننی مەجلید لە ساڵی 58 و ناساندنی نوێنەر بۆ گشت ناوچەکانی کوردستان. ئەگەرچی کۆمەڵە بەو پێناسەیە کە لە ڕژیمی نوێ بووی دەیزانی کە پێی هیچ نوێنەرێک لە کوردستانەوە بە مەجلیس ناگات، بەڵام بەشداریکردن تێیدا لە پێناو ئامادەکردنی خەڵک بۆ مقاومەتێک کە لە ڕێدا بوو بە پێویستی دەزانی. پتەوکردنی پێگەی سیاسی و کۆمەڵایەتی کادرە کۆمونیستەکان لە کۆمەلگا بە گرتنەبەری سیاسەتی جەماوەری کە هاوپشتی خەڵکی کوردستانی لە بەرامبەر کۆماری ئیسلامی بەهێز دەکرد. لەوانە کۆچی مێژووی خەڵکی مەریوان، مانگرتنی یەکمانگەی خەڵکی سنا بۆ وەدەرنانی پاسدارەکان لە شار، ڕێپێوانی هەزاران کەس بۆ ئازادی بەندکراوانی سیاسی، پێکێنانی جەمعیەتە دموکراتیکەکان، پێکێنانی یەکێتی جوتیاران بەم جۆرە بوو کە کۆمونیسم لە سیمای کۆمەڵەدا بوو بە ڕەوتێکی کۆمەڵایەتی لە کوردستان. ئەگەرچی ڕژیم سەرنجام توانی لە بواری شەڕی چەکداریدا زاڵ بێت، بەڵام نەیتوانی هیچ سەنگەرێک بەبێ تێپەڕین لە مقاومەتێکی قارەمانانە بگرێتەوە. مقاومەتێک کە بەردەوام بوونی بزوتنەوەی شۆڕژگەڕانەی خەڵکی کوردستانی لە بوار و لە سەنگەرە جۆراوجۆرەکاندا دابین کرد. مقاومەتێک کە هاوسەنگیەکی هێزی باشتری لە بەرامبەر کۆماری ئیسلامیدا بۆ خەڵکی کوردستان خوڵقاند. ڕۆژی 28 گەلاوێژ ڕۆژی بەرزڕاگرتنی بیرەوەری ئەو ئازیزە خەباتکارانەیە کە لە ڕێگای ئازادی و دیفاع لە کەرامەتی ئینسانی خەڵتانی خوێن کران. ڕۆژی وەبیرهێنانەوەی فیداکاری و دیفاعی خەڵکی شەریف و خەباتکاری شار و گوندەکانی کوردستان و ڕۆژی بەرزڕاگرتنی یادی ئەو کۆمونیستانەیە کە لە گۆشە و کەناری ئێرانەوە بۆ دیفاع لە جەماوەرێک کە لەگەڵ دژمنی خوێن ڕێژ لە شەڕێکی نابەرابەردا بوون هاتن و گیانیان بەخت کرد. یادی ئەو ڕۆژە و یادی هەموو ئەو خەباتکارانەی کە تا بە ئەمڕۆ لە سەنگەری خەبات بۆ ئازادی و بەرابەری و ڕێفاهی مرۆڤەکان خەباتیان کردووە بەرز و بەڕێز بێت.